هەواڵی گەرم ئێستا ئەوەیە بەتایبەت لەم بەنتیقەی خۆمان ئەگەر هەیە عێراق پێی بخزێتە شەڕەکەوە، ئەگەر عێراق بێتە شەڕەکەوە ئەوە چی بەسەر دێت؟ خۆی ئەگەر بیت باسی عێراق بکەی بۆ نمونە فڕۆکەی ئەیدا تەندەربۆڵت کە بڵین لە زۆر شوێنیدا لە عێراق لە کەرکووکە لە داخووکە لە تۆسخڵمات و لە حەبانیە لێنانە لێدا لای ڕوومانی فڕۆکەکە بە ئاشکرا دیارە لە ئاسمانە و زۆر نزمە و لێ ئەداتن. عێراق مەنزوماتی باندسێر M1 هەیە M1 یعنی ئەتوانێت زۆر بە ئاسانی و فڕۆکەیە بخاتە خوارەوە بەستەقەی لێ ناکرد بە هیچ جۆرێک. بۆچی؟ ڕێ بۆیە بترسێتن لی ئەمریکا بچێتە ناو شەڕەکەەوە بە یەک جاریتن تەدمیری هێزی عێراق بکاتن. جگەلەوە تۆ عەقدت هەیە لەگەڵ کۆریا لەسەر مەنزوماتی بەرگری ئاسمان لە جۆری HQ9 هەتە ئەگەر بڵێ من نیمە نانەخێر ئەگەر بزانین پار لە ئەوڵی درۆنێکی تورکی لە کەرکووک کەوتە خوارەوە بۆ مەنزومەی باندسێر لێدرا ئەو درۆنە و ئەیدە تەندەربۆڵت لە یەک مستەوان لە یەک بەرزی ئەفرن لە یەک سورعەتەکان ئەتوانی بیخی بەڵام بەکاری ناهێنێتن. عێراق بچێتە شەڕەوە کۆتایی پێدێتن بەرامبەر بەوان. یعنی ئەوەی بچێتە شەڕەوە چیە؟ سوپای عێراق تۆ هەموو چەکەکانت هی ئەوانە تانکی ئیبرامز M1 ئەیوانت هەیە ئەوەیە دەکرد دەست ناکەوێ تۆ عەقدت کردووە 250 تانک لەگەڵ کۆریای باشوور لە جۆری بلاک پانتەر کۆریا هاوپەیمانی ئەمریکایە چیە گەڕیتەوە سەر چەکی ڕووسی کۆن نیتەلەوە زیاتر شەڕی چیەکی بەرامبەر بە ئەمریکا بۆوان ڕێک ویستم ینی ئەوەی کە زۆر بە سادەیی وتت عێراق کۆتایی پێدێتە کرد بچێتە شەڕەوە بەڵام چی هەیە جگەل لەو چەکانە جگەل لەو ڕادارانی کە هەیەتی جگە لەو چەکانە ئێستا عێراق بۆ نمونە T-72 هەیە ئەر تانکە ڕووسیەکەیە بە دوو نوسخەی هەیەتی وەتینەوە تشی هەیە مۆنستەر جگەلەوە زری پۆشەکانی هەمووی کۆنە ینی زری پۆشی تازەی نییە ئەگەر برادلی هەبێتن لەگەڵ BMP1 ئەوانەی هەیە ئەمانەشی ئەو کاتە نییە کە تۆ شەڕی پێ بکەی لەم کاتەیە هێزی بەرگری ئاسمانە زۆر زەعیفە لە ماوەی 2-3 سەعاتە هەمووی کۆتایی پێدێ بە هێڕشێکی ئاسمانی بۆ سەر خاکت دوایەوە عێراق تۆ مەسەڵەن بەقەد ئێران نی خاکت زۆر ئاسانە حیساب بکە کوردستان بە وازی لێبێنی بەرەو جنوب هەمووی لە ناوەچێتن چێ شەڕەکاتن تەنها بڵین مەلیشەکان ئەوانەی سەر بە ئێرانن حەجری شعبی ئەوانە سوپای عێراق بڕوا مەکە وەکو فرقەی ئاڵتون و دژە تیرۆری بەغا ئەمانە فەرمانەکانیان تقریبان لە ئەمریکایەوە نایکەن شەڕەکە ناکەن نایکەن و داعشن سەیرەکەن ئەوانی تر هەمووی لە ناوەچێتن عێراق توانای ئەوەی نییە کە شەڕ بکاتن عێراق ئێستا ئێران نییە بەرامبەر بە ئەمریکا و ئیسرائیل بوەستێ